خۆشەویستانی کورسات سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەش دەکەیت. ڕۆژی دووشەممەی ڕابردوو وەزارەتی سامانە سروشتەکان بڕیاریدا کە بەنزین نرخی جێگیر بکرێ. بەنزین هەر نەبە، بڕیارێکی تریان دەرکرد، ئەوەش سەری نەگرت، بڕیارێکی تریان دەرکرد. ئێستا خەڵک لە دۆخێکی خراپدایە. خەڵک بە دوای ئەوەیە ئەگەڕێت چارەسەرێکی ئەم دۆخە بکرێت. خەڵک لە خۆیەوە ناچێتە سەرەی بەنزین. خەڵک لە خۆیەوە لەبەر بێکارەبایی گردبوونەوە دروست ناکە. خەڵک لە خۆیەوە ناچێتە شوێنێک ئارەق تکتک بڕژێ. ئازارێکی زۆری نەتەوەی و نیشتیمانیە. کاتێک دەبینیت پیرە پیاوێک لەبەرەوەی لە سەرەی بەنزینە و بەنزینی بەرناکەوێت لە تاو ئازارەکانی جەستە و ئازارەکانی ژیانی ڕۆژانەی دەستەکا بە گریان. ئەبێ هێز و لایەنە سیاسیەکان ئەمە چارەسەرکەن. پارتی بەرپرسە، یەکێتی بەرپرسە، گۆڕان بەرپرسەنەوەی نوێ بەرپرسە، هەر هێزێک بەرپرسە پێویستی بە چارەسەرە. خەڵک ژیانی ئەوێ، خەڵک چارەسەرکردنی ئەوێ. ئێمە گفتوگۆ لەبارەی چارەسەری قەیرانەکانەکەی نەبشەو لە پانۆراما بە میوانداری هەرێک لە بەڕێزان بەڕێز جوانڕۆ محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان بەخێربێ کاک جوانڕۆ، بەڕێز سەرخەڵ نەزبەدین ئەندامی پەرلەمانی کوردستان بەخێربێ کاک سەرخەڵ. ئەو فراکسیۆنەکانیش پێویست ناکە بیڵەمە زۆر باش کاک جوانڕۆ. یعنی هەتا لە پڕ هەفتەیەک یعنی کاتە تقریبا دە ڕۆژێک پێشێستا یان سە ڕۆژێک پێشێستا بەنزین عیبی نەبوو. دوو ساڕۆک لە بەندەر عەباس تەقی بەنزین لێرە مشکلی بۆ دروست بوو. بەناوی خۆی گەورە پێشەکیەکەت زۆر باش باسی کرد لەوەی کە حکوومەت چەند قەرارێکی دەرکرد کە ناویان نابۆ جێگیرکردنی نرخی سوتەمەنی و دیاریکراوی بەنزین لە هەرێمی کوردستان. بەڵام نەتیجەکە چی بوو؟ نەتیجەکە ئەو بوو کە بڕیارەکانی حکوومەت بڕی نەکرد، تەنانەت ڕۆژێکیش بڕی نەکرد. ئەمە نەتیجە چیمان پێڵێ کاکزانە؟ پێمانەڵێ کە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو دۆخەی کە ئەو گوزەرێ لە سوتەمەنی حکوومەت باڵادەست و قەراربەدەستی یەکەم نییە لەم بابەتەیە، بەڵکو حکوومەت لە ماوەی ڕابردووکاریان کردووە بازرگان و کۆمپانیا قەراربەدەستن لە هەرێمی کوردستانە. ئێستا حکوومەت بە چ نرخێ مامەڵە لەگەڵ بانزینخانەکان و لەگەڵ سوتەمەنی و لەگەڵ بانزیناکە بەو نرخەی کە بازرگانەکان سەپاندویانە بەسەر بازاڕاوە بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە. چی وای کردووە؟ ڕابردوویەکی خراپ وای کردووە کە ئەم شێوازە وای لێهاتووە. ئەمڕۆ وەزیری سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان قساکە یەکێک لەو بەهانانەی کە هێناوێتەوە کە دەڵێ بۆچی لە عێراق بەنزین بە هەرزان دەست هاوڵاتیەکەوێت، بۆ لە هەرێمی کوردستان بەنزین بە گران دەست هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەوێت. ئەڵێ لە بابەتی دەرهێنان و گواستنەوە و تەسفیەکردن و دروستکردنی بەنزینە بۆ هەر بەرمیلێک ئێمە 38,000 دینار لە سەرمانەکەوێت، بەڵام لە عێراق 70,000 دینار لە سەریانەکەوێت. ئەمە پەیوەندی بە چیەوەیە؟ پەیوەندی بەو گرێبەستە خراپانەوەیە کە لە ماوەی ڕابردوو بە ناشەفافانە لە دۆسیی نەوتی هەرێمی کوردستان ناکراوە. ئەولەویەت دراوە بە کۆمپانیا گەورەکان کە هاتوون لە هەرێمی کوردستان نەوتیان دەرهێناوە بەشێکیان جۆرێک لە جۆرەکان وا مامەڵاکەن کە تەنانەت شەراکەتێکە کە بوون بە خاوەنی بەشێک لە چەڵگەنەوتیەکان لە هەرێمی کوردستانە. ئەوەندە گرێبەستەکان لە بەرژەوەندی ئەوانە. ئەمە پەیوەندی بە چیەوەیە؟ پەیوەندی بۆ جۆنەگرتنەوەیە کە لە ماوەی ڕابردوو دەمان و دەم گرێبەستانە خراپن. بەم شێوازە خەڵک زەرەرمەند دەبێ، هەرێمی کوردستان لی زەرەرمەند دەبێ، بەڵام گوێیان نەگر هەتا هەرێمی کوردستانیان بەم ڕۆژەی ئەم ڕۆگەیان کە خەڵک زەرەرمەندی یەکەمەتیایە. بابەتێکی دیکە کامێ باسی کەمەوەیە کە ئێستا تازەترین قسەی وەزیری نەوت لە عێراقا ئەوەیە کاڵێ ئێمە ئامادەین بەنزین بە نرخی 450 دینار بۆ هەر لیترێک بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەپێی ئەو پێداویستەی کە هەیە دابین بکەین. ئێستا لێرا چی دیار نییە؟ ئەو بڕە دیار نییە کە عێراق ڕەزامەتە دابینی بکە، و چی دیار نییە؟ ئەو نیەتەی هەرێمی کوردستانە کە بۆ ئەم 50,000 بەرمیلە مادەم ناتوانن بیان بە 450، مادەم ناتوانن ئیدارەیەکی باشی پێبن، مادەم ناتوانن قەیرانی بەنزینی پێ چارەسەرکەن، بیان بە عێراق با ئەم بەهانەیەش کە هێناوتانەتەوە بۆ ئەم دۆخە چارەسەر ببێ، ئەو قەیرانەش کە لەسەر جادە و لە گرفانی هاوڵاتی و لەسەر شەقام و لە بانزیخانە و لە ئۆتۆمبیلەکان هەیە چارەسەر ببێ، با عێراقم بە پرسیارەتی هەڵگرێ. ئێوە مادەم باقیاتی بانزینە نەوتەکەتان ناونەتی ئەمەشیان بنێ، با عێراق بەرپرسیارەتی دابینکردنی بانزینی 450 دیناری بگرێتە ئەستۆ و هیچ گلە یەک لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان نەمێنێ. 50,000 بەرمیل بەدەستەوە بمێنێت تۆ ئیدارەی بی یاخود بەدەستەوە نەمێنێ، هیچ لە دۆخی هەرێمی کوردستان ناگۆڕێ. پێشتریان و دەگەرنەوتەکە بەدەست خۆمانەوە نەمێنێ، ئەوە قوارەکە کەوێتە مەترسیە و گرفت دروستە بێ. من پێشتری ژۆم باس کردووە، ئێمە
یعنی لەگەڵەوە بووین کە هەرێمی کوردستان خۆی ئیداری دۆسی نەوتی خۆی بە هاوڵاتیەکانی بەحەسێنەوە لە ژێر سایی ئیدارەدانی دۆسی نەوتە پێت کرا پێت نەکرا موچەت پێ دابین کرا پێت دابین نەکرا بنزینی هەرزانت پێ دابین کرا پێت دابین نەکرا ئێستا نەوتەکانی بە عێراق موچە بۆ خەڵکەکە دابینە بێ دوجار خەڵک ئەولەویەتە ئێستا ئەگەر ئیداری ئەم 50,000 پێ نادرێت نە پێتەکرێ بە 450 ئەزمەکەت پێ چارەسەر بێ باشترین چارەسەرەوەیە کە بییتە دەست عێراق چارەسەری ئەزمەکەت بۆ بکە تەنانەت لە ئەو بڕە بنزینەی کە لێشی بەرهەمێ قسەی ناڕاستەکەن بەرامبەر بە هاوڵاتی ئێستا ئەڵێن ملیۆنێک و تقریبی ملیۆن و نیوێک بنزین بەرهەمێ بەڵام بەپی هەموو پێوەرە گیانەکان کاکزانان بڕە ڕاز نییە لە 50,000 بەرمیل لەمە زیاتر بەرەمێ مادەم نە بڕەکەی ڕاستە نە نرخەکەی ڕاستە نە ئیدارەدانەکەی ڕاستە کەواتە لە هەڵەیان بەڕێزان لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە تەسلیمی عێراقکەن با عێراقم بەرپرسیارەتی هەڵگرێ خۆ عێراق نەچێڵگەکانە با بۆ خۆی و نە کۆمپانیاکانە با بۆ خۆی لە سنووری دەسەڵاتی هەرێمی کوردستانە بەڵام باش ئیدارەتان پێ نادرێ بێ زەحمەت دۆخی ئەو خەڵکە باشکەن یعنی معقولێتی تایە ئەمڕۆ لە سعات چوارەوە خەڵک ئۆتۆمبیلەکەی لە سەرای ڕاگرتو بۆ بنزین بۆ سبەینێ بۆ شەشی بەیانی ئەمە کی ڕەوایەتیە ئەگەر بەریشی بەمە ئەگەر بەریشی کەوێ و بنزینێکیش کە مەترسی بۆ سەرژیانی دروستەکە بۆ سەرژیانی چەندین ئۆتۆمبیلمان بینی سوتە چەندین ئۆتۆمبیلمان بینی کە لە ناوچە پیشەسازیەکان تەنانەت بەشیشانەڵێن بنزینی محەسەنیشی تێکەین بزوێنەری ئۆتۆمبیلەکانمان لە کار کەوتۆ مەجبورە بێ بیبین پارێکی زۆری تیا سەرفکەین کاک زانازانی ئۆتۆمبیل هەیە من سەردانی بەشێک لەو ناوچە پیشەسازیانم کرد لە هەولێر و سلێمانی ئۆتۆمبیل هەیە زمانی هەیە زمان کام ئۆتۆمبیلە کەم ڕۆیشتووە نوێیە 2025 زمانی هەیە شەریکە کاڵە من لەگەڵ بنزینی خراپایی چم پێ ناکرێت زۆر باش لەسەر تەفاسیلەکەی ئەگەر ئامادەکاریەکەم بۆ بکەی بزانین بۆچی 50,000 بەرمیلێک ملیۆنێک بەرمیل زیاترەکە کاک سەرخێڵ یعنی بۆ بە دوای چارەسەرا ناگەڕێن چارەسەری ئەو بابەتە چیە ینی تاکەی خەڵک ئاوا سیر کا بڵێن دێ ئەو ڕۆشتەیە پەڕێ سێ قەرار هاتووە سێ بڕیار هاتووە ئەگەر وانی باوزار سامانە سروشتەکان بڵێ وانە ینی سێ بڕیار هاتوو پێیان حەل نەبوو بۆ سپاس کاکەزانە بۆ دەرفەتە بۆ جەناب سپاس بۆ بیسەران و گوێگرانی کورسات وڵای کاکەزانە ئەم گرفتانە کە دروست کراوە و ئێستا خەڵک مێنەتەکەی کەوتۆتە سەرشانی خەڵکی ئەمە بەڕاستی بارودۆخێکی ئاسان نییە و لەگەڵ ئەوەی کە قەیرانەکەش دروست بووە بەم حاڵەی ئێستا و ئیدارەدانی ئەم ئیدارەدانی ئێستا چارەسەرم ئەزمەیی پێ ناکرێت لەبەرەوە پێویستە کات پلانێکی باشتر هەبێ بۆ چارەسەر پلانەکەش لێرە یابێ بگەڕینەوە بۆ پلانی پێکەوەی بەتەنها لایەنێک بەتەنها شخصێک بەتەنها کەسێک ناتوانێت لەم دەرفەتە تێمان پەڕێنێ ئەبێ پلانێکی باشی پێکەوەیی ئیداریمان هەبێ بۆ تێپەڕاندنی بارودۆخەکە چونکە ئەمە زروفێکی ناسکە بۆ وڵاتەکەمان لە هەر چواردەوری وڵاتەکەمان هەر گرفتێک دروستە بێ لە ناوخۆی خۆمان گرفتێک دروستە بێ لە هەرێمایەتی گرفتێک دروستە بێ پریشکی بەری ئەماکەوێت بەرگەی هیچ شتێک ناگرین لەبەرەوە زۆر گرنگە ئێمە بین پلانێکی پێکەوەی ئیداری هەرێمیمان هەبێ بۆ چارەسەرکردن ئەم گرفتانە و ئەو کەسانەشی کە بڕیاری چاکسازی نێتی چاکسازیان هەبێ تەنها بەوە نابێ کە بەس بە بڕیار و لەسەر وەرەقەیەک بێ بڵێ ئەوە ئەکەم و ئەکەم و بینیمان بڕیاریش درا و چارەسەریش نەکرا لەبەر بڕارەکە تاکلایەنێنەیە پێویستەکە بە دەستە جەمعی و بە گشتی بێ گشتگیری بێ بڕیار ئەم شێوازە بڕیارانە مەسەلەن سێ بڕیار لە ماوەی 8 ڕۆژە ینی چی کە هیچ جێبەجێ ناکرێ خەڵک چاوەڕێی هەر ئەڵێ بڕیارێک لە وەزارە سامانە سروشتەکانەوە جێبەجێ ناکرێت خراپە ئەوە نەک لای من لای خەڵکیش لای هاوڵاتیش متمانە نامێنێ بە بڕیارەکانەوە بۆ متمانەی ئیداری بۆ متمانەی هاوڵاتی بوون بۆ متمانەی بازار بۆ هەموو لایەنەکان خراپە چونکە بڕیار کە درابێ جێبەجێ کرێت جێبەجێ نەکرا دۆخی خراپتر بە دوای خۆیانێنێ سەلەوە خراپتر مەسەلەن نەبێت ئێستا دۆخ زۆر خراپە دۆخی بازار خراپە دۆخی سوتەمەنی خراپە قەیرانی ئەنواعی سوتەمەنیەکان هەیە بازارگرانیەکی زۆر پەرلەمانتارێستا گەر پەرلەمان کارا بۆ ئەلانی کەمەتان توانێت هیچ کەسێک بەقەدر ئێمە دۆخی خراپ نیە چکۆی من ڕاستەوخۆ مامەڵەمان لەگە خەڵکایە ئەو خەڵکی کە دنیا و بێمە بە متمانەیەکی زۆر و بە متمانەی چاکسازی بە متمانەی باشکردنی گوزەران و بە متمانەی دەرکردنی یاسای زۆر باش دەنگی بە ئێمەیاوە ئێستا وە دۆخی پەرلەمانە بینین کە بۆ شێوازەی ئێستەیە لە هەمان کاتا دەستیان بە ئاسانی ناگا بە حکوومەت و بە لایەنەکانی ناو حکوومەت بە هەموو جۆرەکانی پلەبەندەکانیانەوە بەڵام زۆر بە ئاسانی دەستیان نەگاتە ئێمە ڕۆژانە لە ناو خەڵکین لە نووسنگەکانی پەرلەماندی خەڵکە بینین لە ناو خەڵکین لە بارودۆخی خەڵک زۆر باش تێگەشتوین بەرەوەڵا زۆر خراپدەخی ئێمە ئەگرن
هەموو داخەکانیان لەگەڵ ئێمە باس دەکەن ئێمە ئەزانین زروفی خەڵک چەند خراپە و چەند بەرەو خراپی ترچی ئەڕوات ینی بۆیش مووقیفێکی ناخۆش زۆر هیچ کەسێک بەقەدەمە مووقیفی خراپ و ناخۆش نییە. زۆر باش کاک جوانڕۆ بۆچی 50,000 بەرمیل لەوت زیاتر لە ملیۆنێک لیتر بنزینەکە بە پێی ئەو ئامارانەی کە جەنابەت بەردەستە بە پێی ستانداردە جیهانیەکان یعنی بەرمیلێک نەوتی خاو 159 لیترە ئەم 159 لیترە بە پێی جۆری ئەم پاڵاوتنی کە ئەو پاڵاوگەیە ئەی پاڵێوێ لە سەدا دەی بڕاکەی ئەتوانێت دەستکاری بکە گاز زیاتر بکە یاخود نەخێر بنزین زیاتر بکە بەعام ئەوەی کە ئەپاڵێ بەپی ستانداردی جیهانی لەم 159 لیترە 50 لیتر بنزینی لێ بەرهەمێت بەڵام ئەتوانن لە سەدا دەی بڕاکەی دەستکاری بکەن گازەکەی زۆرتر لێ بەرەمێت لە هەرێمی کوردستان ئێستا چیەکەن گازەکەی زۆرتر لێ بەرەمێن لەبەرەوەی بە بازرگانیە فرۆشێت و خێرەکەی باشترە گەڕێتەوە بۆیان بەڵام ئێستا تۆ سەیریکە لەم 50,000 بەرمیلە کە هەر بەرمیلێکی وتمان 159 لیترە کە 50 لیتریە بێتە بنزین ئەم 50 کە ڕەتی 50,000ەکەیەکەی ناکاتە 1,500,000 لیتر کە ئەمان باسیەکان ئەکاتە سەر و 2 ملیۆن لیتر نزیکەی 2,500,000ەکە با بڵێن 2 ملیۆنەکە ئەم 500,000تان چی لێ کردووە خواوەچیلی یەکسەر ئەڵێن وڵا 1,500,000 لەمە من ئەو ڕۆژەم تابعی بەڕێزێک مەکە قراردەدەستێکی وەزارەتی سامانە سروشتەکان ئەڵێ ئێمە زۆر بە یەکسانی مامەڵەمان لەگەڵ پارێزگاکانە کردووە لە دابەشکردنی ئەم بنزینە بەسەریانە بەس قسەکانی خۆیان بێنەرەوە زانیاریەکانیان زۆر هەڵەیە کاکزانە زانیاریەکانیان بۆ هەڵەیە ئەڵێ 1,500,000 لیتر بنزین ڕۆژانە بەرهەمێ دروستە ئەمە گریمان قەناعەتمان کرد بەم زانیاریە ناڕاستی ئێوە گریمان قەناعەتیشمان کرد بەم زانیاریە ناڕاستی کە ئەڵێن ئێمە بە یەکسانی مامەڵە لەگەڵ پارێزگاکان ناکەین ئەی کە ئەپرسین چۆن دابەشەکەن ئەڵێ ڕۆژانە ملیۆنێکی بۆ هەولێرە باشە ملیۆنێکی بۆ هەولێرە ئەی هەموو شوێنەکانی تر ئەگەر بە یەکسانی دابەشیکەن نابێ زیاتر لە ملیۆنێکی تریشی بۆ هەموو شوێنەکانی تر بێ ئەزانی منە ڕۆژە بە دوای ڕۆشتم ڕۆژانە لە باشترین حاڵەتا 360,000 لیتر بۆ سلێمانی دابینەکەن ملیۆنێک بۆ هەولێر دابینەکەن خەڵکی هەولێر خەڵکی سلێمانی خەڵکی دووە خەڵکی ڕانیە خەڵکی گەرمیان هەمووی پشکی هەیە بەشی هەیە لەو سامانە سروشتی کە ناوی نەوتی خاوە کە ناوی بنزینە ئەم جیاوازیە بۆ بکرێت لە نێوان پارێزگاکانە بۆ سلێمانی ئۆتۆمبیلی تیانە بەس هەولێر تایەتی بۆ خەڵکی هەولێر پێویستی یعنی سەبە دقیقی بەمەبەستە بەمەبەستەوە خراپ ئیدارەدرێ ئەزانی بۆ خراپی دارادرێ لەبەرەوەی خەڵکی هەولێری خۆشەویست حەقی خۆیەتی بنزینی بۆ دابین بکرێت لە قەیرانە نەبێت بەڵام بەقەدەرەوەش خەڵکی سلێمانی و خەڵکی ناوچەکانی تریش حەقیانە کە بنزینیان بۆ دابین بکرێت و پشکدار بکرێن لەو بڕە بنزینی بەرهەمێن بێ قسەکە لەسەر دووشتە یەکەم لەسەر گرێبەستە خراپەکانە لەسەر ئیدارەدانە خراپەکەیەتی لەسەر ڕێکەوتنە خراپەکانیانە لەگەڵ بەغدا لە ناوخۆشە ئێستا ئەوان داد و بێدادیانە دەڵێن عێراق زوڵممان لێکرا ئەی بەڕێزان خۆتان لە ناوخۆ بۆ جیاوازی لە بینی پارێزگاکانەکەن و زوڵم لە پارێزگایەکەکەن هەموو پارێزگاکان حەقیانە کە زوڵمیان لێ نەکرێت ئێستا سلێمانی زوڵمی لێکرێت سلێمانی زوڵ باشە هەر بۆ ئەوەی کە وانە زانر مەسەلەن ڕەنگە بە کار و لاناس لە هەولێر بەرەمێنن پاڵاوگەی بازیانی شێ لێرە لە سلێمانی وانێ ئەم سێ بنزین دابینەکەن باشە بۆ غازەکە غاز خۆتەزانی کە ئەکسەریەتی زۆرینی هەرە زۆریەکە یان ڕاهاکەی لە کۆرمۆرە ئەم جیاوازیە لێرە شێ مەسەلەن سلێمانی پشتی شێری هەبێ بەڵام هەولێر و دۆ کەمتری هەبێ ئەزانی لە غازە ئەو کاروانە و پرسیاری پێوتم کاروانی بۆنتێر ئێستا وەڵامی ئەوە تێمەوە پارێزگای سلێمانی بەڵێ پارێزگایەک نییە لە سنووری هەرێمی کوردستان پارێزگای هەولێر پارێزگایەک نییە لە سنووری هەرێمی کوردستان ئەکرێ سلێمانی بڵێ من غازم هەیە غاز نانێرم بۆ هەولێر یاکەمترە نێرم بۆ هەولێر ئێستا بەدواسون کرد ئەی نێرێ مەسەل ئەڵێن حسەی هەولێر زیاترە لە سلێمانی بەپێی دانیشتووە بابەتی غاز ئەوەی کە تا ئێستا هەیە دابەشەکرێتەوە نرخەکەی وەکو یەکە لە هەموو شوێنەکان لە هەولێر نرخەکەی چەنە لە سلێمانی ئەوەنێ لە هەولێر بڕەکەی چەنی بۆ ڕوا لە سلێمانی بڕەکەی بەپێی پێداویستی ناوەوەنێ پێویستەکە لە هەولێر و سلێمانی نەجیاوازی غاز بکرێ نەجیاوازی بنزین بکرێ نەجیاوازی بڕی دابەشکردنەکەی بکرێ قسەکەی ئێمە لەسەر ئەوەیە ئێوە مادەم پێتان وایە پێ حەقی هەرێمی کوردستان زیاترە لەو بنزینەی عێراق ڕۆژانە بەرهەمێ هێنێ ئێمەش پێمان وایە کە پێویستەکە ئێوەش لێرە نەوعی ئیدارەدان بن ئێمەش وای ببینین کە هیچ جیاوازیە لە بینی هیچ پارێزگایەک ناکرێت لەبەروی هەولێریش حەقێتی دوهۆکیش حەقێتی سلێمانیش حەقێتی هەڵەبجەش حەقێتی ئێستا قسەکەیان لەسەرەوەی کاڵێن عێراق ئەبێ ئەم بڕە نەوتەخاوەمان بۆ زیاد بکا بۆی بتوانین بنزینی زۆرتر بەرهەمبێنی دووشت هەیە کاک زانا یعنی وەزیری نەوتی عێراق دوێنێ ئەم قسەی کردووە
هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان بێنە سەر خەت بڵێن ئەم زانیاری وەزیر نادروستە وانە هەڵەیە هەڵەکە ڕاستکەنەوە وتێتی ئێمە چاوەڕین بین گفتوگۆمان لەگەڵا بکەن کە بزانین چەنێ نەوتی خاویانەوێ بۆ ئەوی کە گفتوگۆ بکەین و بگەینە قەناعەت ئایا ئەیانەوێ یاخود نایانەوێ ئایا بۆچی تا ئێستا نرخەکان دانا بزانەوە بۆ 450 دینار بۆ هەموو ڕۆژێ ناچن ئێخەیان بگرن یەخەی وەزیری نەوتی عێراق بگرن یەخەی حکوومەتی عێراق بگرن کە بڵێن بەڕێزان بفەرمونون ئەم بڕەمان بۆ زیادکەن ئەم بانزینەمان بۆ هەرزانکەن یا بڕەکەی زیادکەن یا تەسلیمی عێراقیکەن قسەکە لەسەر ئەوەیە کە ئەوەی لە هەرێمی کوردستانە گوزارێت دۆخێ لە نائارامی ناسەقامگیری بۆ خەڵک دروست بووە کە بژێوی ژیانی خەڵک لە بەرچاو ناگیرێ بۆچی لە بەرچاو ناگیرێ خەڵک تا ئێستش گرفتی دواکەوتنی موچە و نەدانی موچە و ئەوەی هەیە کە بەتایبەت ئەوەی کە گرێبەست بێ ئەبینین کە 2 مانگ 3 مانگە لەگەڵەوەی کە دۆخەکە کەمێک ئاسایی بۆ تۆ بۆ موچەخۆری هەمیشەی بەڵام بۆ موچەخۆری گرێبەست چەند دۆخەکە قورسە چەند موچەکەی کەمە دیقەت بە غاز بە گران بکڕێ کارەبا بە گران بکڕێ سوتەمەنی بە گران بکڕێ ڕسومات و باج و هەموو شتەکانی لەسەر زیاکرا بێ خەڵک کاک جوانڕۆ یعنی ئەمە تۆ ئەوەی باسیەکەین لێرە لەگە کاک سەرخێڵا مەسەلە بەمە بەست نییە ینی بەرامبەر بە کەسێک نییە بەرامبەر بە حزبێک نییە ئێمە بە حکوومەت دەڵێن حکوومەت چارەسەری کات وانە ئەزانی کاکزانە ئێمە ڕووی دەممان لە کەسێکی دیاریکراو نییە ڕووی دەممان لەو پۆزیشنەیەکە لەو بەرپرسیارەتیەکە لە وەزارەتی سامانە سروشتەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەکەوێتە ئەستۆی پۆستەکەی وەزیر هیچ گرفتێک لەگەڵ وەزیری سامانە سروشتەکان نییە قسەکە ڕووی لە پۆستەکەیەتی ئەمڕۆ بەڕێزی ئەمڕۆ ڕاستبینەیەکی تر دانیشێ هەر ڕووی دەمی لەوە پێشتر بەڕێزێکی تر بوو هەر ڕووی دەم قسەکە لەسەر بەرپرسیارەتەکەیە زۆر باش تۆ ئەمڕۆ کە قساکەی ئەڵەی وەزیری سامانە سروشتەکان من حەقم چیەکێ وەزیرە حەقی ئەوەم هەیە کە بڵێن بێ زەحمەت باش ئیداری دۆسیەکە بن بۆ ئەوەی کە خەڵک لەو نەهامەتی و وەزع خراپە دەرەوە هەر کەسێک وەزیرە بەرپرسیارەتەکە لەسەر شانی ئەوە چێ حکوومەتە بەرپرسیارەتەکە لەسەر شانی حکوومەتە باش کاک سەرخێڵ باش ئەگەر حکوومەت وەزارەتی سامانە سروشتەکان لە ڕۆژ یەکەمەوە لە بری و هەموو قەرارەت جێبەجێ نەکراوانە بەهاتپایە لەسەر شاشەیەکی ئاوا بڵێ وەرن هەموو تەلەڤیزۆنەکان وەرە لێرە بە شەفافی بە زمانێکی سادە کاکە گیان ئێمە 50,000 بەرمیل لەوتمانەیە 50,000 بەرمیل لەوتەکەشمان ئەوەندەی بنزین لێ بەرهەم دێ بەڵام ئەو شەڕی کە هەیە ئەو مادانەی کە تێیەکەین بە زەحمەت ئەگاتە دەستمان هۆکارەکە ئەوەیە کەم بۆتەوە بۆیە ئەو فترەیە بە گران ئەیکڕن بەڵام هەوڵەدەین بە زووی بۆتان چارەسەر بکەین ئەگەر بەڕاستی و ڕاشکاوانە بێ خەڵکیش ڕەنگە مەسەلە لانی کەم فترێک سیارەکەی بەکارنانێ یا بە پێی زۆر پێویستی بەکارێنێ هەرچەندە ئەمە حەل نییە ئەمە چارەسەر نییە ئەمە هەر بێزارکردنە ئەمە دەستەوەستانە بەرامبەر بە کێشەیەک بەڵام هێشتا ئەوە باشتر نیە سەلیمان بۆ بە مەتەڵ ئێوە پەرلەمانتارن بۆ ئێوەش مەتەڵ نیە بەڕاستی کاکە زانەوەی جەناب و باسیەکەی شەفافیەتە ئەمە لە سەرەتایی دروستبوونی بەیرانی دارایی لە بۆ پێش 2014 شەڕی داعشیش هەتا ئێستا هاوارەکانمان تەنها بووە کە شەفافێت هەبێت لە داهاتەکانی وەزارەتی سامانە سروشتەکان و مشتەقاتەکانی ئەوەی کە بەرهەمی دێن و نێرنە دەرەوە و بە هەر جۆرێک لە جۆرەکان ئەوان ئیشی لەسەرەکەن ئەم نەبوونی ئەم شەفافێتی ئەمێگانەوە بەم ڕۆژگارە ئەگەر شەفافێتێک هەبووە لە سەرەتا و بۆ شوازی جەناب و باسیەکەیت و ئەو شوێنانەی کە توانێت مراقەبیان هەیە پەرلەمانە دەستی چاودێریە نەزاهەیە بتوانێت چاودێری بکە بەسەر شەفافێتی وەزارەتی سامانە سروشتەکان ناگەشتن بە بارودۆخە بیرگەشتی نایە ئەو کاتە پلانێکە بوو بۆ چارەسەرکردنی بەڵێ هەتاوەکوونێ نەگەینە ئەوەی شەفافێت بەو ئاشکرای و ڕەهاییە هەبێت و هەموو کەس لی تێ بگا ناگەین بە چارەسەری کۆت مەسەلەن کاک سەرخێڵ لەسەر بەڕێزت باوش بۆ نمونە شەڵەقەت ناگەیتەوە مەرحەلێ بەڵام بەسەلە مناڵەکانت داوای کۆمەڵی پێداویستی لێکەن تۆ هەر بڵێ ئەوە ئاوام کرد و پێشتر ئاوام کرد و ئەوە وای لێکەم و ئەوەی ئەوەتانەوێت ژایەتی من بکەن و مەسەلە نەک هەموو باوچێک نەگەر جەنابەت بانمونەگەرسە جەنابەت نەبێت وڵات دایکتان هانی داون و بۆ نمونە بۆ نایی بڵێ کاکە جان لە ئەم مانگەیە 500,000 پێ ئەم 500,000 بەشی ئەمە ئەوە ئەکە وانە بەشی کرێمۆلی داکا بەشی خواردنەکە بەشی ئەوەکە بەشی ڕەفاهێت ناکە یعنی گەرەمەی تیاابێ ئەمە خۆشکاندنیە ئەنیاڵە حکومت باوکی میلەتە بۆ بەو شێوەیە قسە ناکرێت ئەزین کاگەزانە ئەمە گەڕێنەوە بە قسەکەی سەرەتامان ئێمە وتمان پێویستەکە پلان هەبێ ئەنە بوونی پلان ئەمێگەاندۆ بەم ئیشوکارانە ئەگەر ئێمە پلانێکی سەرەتایی باش هەبوایە تێپەڕایە ئەو کاتە زروفی ئێمەش بەپێی ئەو پلانە ژیانی خۆمانمان لەسەر دروستەکرد بەڵێ ئەگەر من بەیانی داهاتەکەم ملیۆنە دینار بێ ژیانی خۆم و ماڵ و مناڵم ڕێکخم لەسەر ئەو ملیۆنە دینارە ئەتوانم شتێکی پاشەکەوتی لە بێڵمەوە بەپێی زروفی ڕۆژگار بەڵام بێم ڕەفاهێتێک بژیم مەسروفی 3 ملیۆن دینار بکەم
بۆ خۆم و بۆ ماڵ مناڵەکەم بە خەیرانێکی زۆر گەورەیە تێپەڕم بەرەو تەزمیربوون ئەڕۆم بەڵێ ئێمە ئەبێ ژیانی خۆمان ژیانی مجتەمەعەکەمان بەڵام بەبێ جیاوازی چینایەتی بەبێ جیاوازی دەستەیەک و بۆ دەستەیەکی کە بەبێ جیاوازی بۆ خەڵکی خوارەوە بەبێ جیاوازی شارچێتی ئێمە ئەبێ پلانێکی باشمان هەبێ بۆ تێپەڕاندنی میلەتەکە لەم خێرانە نەکرد بۆ تێپەڕاندنی چەند شخصێتێکی دیاریکرا ئێستاوا ئەبیری بەڵێ بە دڵنیایی بەڵام ئەمە چارەسەری دۆخەکە گریمان هەموو خەڵکی کاکە قیروسیا بیکەن بە 4000 لیتری قبولمانە بەڵام بە ئێوە سەرکەوتوو بن کاکزانە من و جەناب کاندید بووین بە یەکەوە یەکێک لە دروشمەکانی انتخاباتمان کە هەڵبژاردنمان لەسەر کرد و پێی چوونە ناو پرۆسی هەڵبژاردنەوە لابردنی عقوبە بوو لەسەر شارێکی دیاریکرا و بژاندنەوەی شارێکی دیاریکرا و یەکسانکردنی ئەم بارودۆخە هەموو شارەکان وەکو یەک بە پێی ڕێژەی دانیشتوان بە پێی نفوسەکەیان ژیانێکی باشتر و شاهانەییان بۆ دابینکە نەک شارێک لە ئەوپەڕی بژانەوەی بە شارێک لە ئەوپەڕی عقوبەیە بێ باش کاک جوان ڕۆ هەمانەوە پرسیاری لە کاک سەرخێڵم کرد یعنی ئێستا من وەڵاهی نەمە بەستم حکوومەتەوە ئێستا پێم خۆش بوو لەم دۆخەیە وەکو بەغدا خەڵک سەرەی بۆ بەنزینێکی بە کوالیتی بگرتایە بە 450 نەخێر بە 500 خەڵک ڕازیە بە 750 نییە باشە یعنی دوو سێ بڕیار دەرەکەی وەڵاهی مەبەستم ئەوە نییە تو مەسەلەن پرسیارێک لە جەنابەت یان لە کاک سەرخێڵیان لار میوانێ بکەم کە مەبەستم حزبێک بێ مەبەستم لایەنێک بێ بەڵکو مەبەستەکەی من میلەتە مەبەستەکەی تۆ میلەتە هی ئەو میلەتە یعنی ئەگەر بێن بە شەفافی لە شاشەیەک وەک ئەوەی چۆن جەنابەت باسیەکەی بڵێ کاکە جانوەرن کۆنگرێکی ڕۆژنامەوانیەکەین کەناڵەکان بۆمان بگوازنەوە ئەمە دۆخەکەمانە ئەو ئەومان بەسەر هاتووە لەگەڵمانە تێپەڕێنن هاوکاریتانەکەین فڵانتانەکەین ئەوە دەستگیرۆیتانەکەین ئەمە باشتر نیە بۆ ئەوە نابیندرێ بۆ لە 5-6 کەسێک لە ژوورێکی تاریک و 6 مێدیار بۆ ڕاست پێرڵە قەرارێک هات سیرەکەی بنزین ئەڵێ نییە هەر نییە قەرار دەچی بنزین هەزار بە هەر نییە بۆ زانی کاکزانە ئەمە ڕەبتی بە بلبلانەی حزبیەوە هەیە ئەزانی کاکزانە ڕەبتی بە عەقلیەت و شێوازی حکومڕانی هەیە لە هەرێمی کوردستان من ئێستا لە ڕێگەیم کەناڵە بەڕێزیەوە پرسم لە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ئاگاداری لە سەدا چەندی داهاتی نەوتن لە ڕابردوو لە ئێستاە ئەم داهاتانە بە شەفافی چۆتەوە ناو وەزارەتی دارایی کە ئەبێ خەزێنەی دارایی هەرێمی کوردستان بێت یاخود نەچۆتەوە وازەحە کە خەزێنەی دارایی هەرێمی کوردستان ئاگاداری تەفاسیلی داهاتی نەود نەبێ لەو کاتەی هەرێمی کوردستان خۆی نەوتی فرۆشتووە لەو کاتەی عێراق بۆی فرۆشتووە لەو کاتەی کە خۆی ئیدارەی 50,000 یاوە ئەی خەڵک چۆن ئاگادارە بێ قسەکە لەسەرەوەیە کە ئێمە پێویستمان بەوەیە کە عەقڵیەتی و تێگەیشتن بۆ حکومڕانی لە هەرێمی کوردستان بگۆڕێ پێویستەکە عەقڵیەت و تێگەیشتنێ هەبێ کە هاوڵاتی سەنتەر بێ و شەفافیت ئەولەویەت بێ و پەرلەمانی کوردستان ئەوەی کە ئێستا بۆ دەردەیان بردووە ئەو دامەزراوە گرنگە چاودێر و ڕەقیب بێ بەسەر هەموو ئەو پرسانی ئەگوزەرێ کەس لەسەر و لێپرسینەوە نەبێ لەبەرەوەی بۆ ئەگەر قەرارە ئیدارەیەکی باش بن ئەوەی لە ماوەی ڕابردوو کەڵەکە بووە لەسەر هەرێمی کوردستان ئێستا دەرەنجامە خراپەکەیە بینین کە چکاری گەریەکی خراپی هەیە لەسەر بژێوی و ژیانی خەڵک ئەگەر دۆسەی گرێبەستەکان لە ماوەی ڕابردووە کە ئەوانەی ئێستا دێن دەڵێن جۆری گرێبەستەکانی ئێمە بەراورد بە عێراق گرێبەستی شەراکەتە ئێمە زۆرتر لەسەر مانەکەوێت هەر ئەوانە نەبوون پێشتر پاساویانە هێنایە بۆ جۆری گرێبەستەکانی نەوت لە هەرێمی کوردستانە هەر ئەوانە نەبوون لەسەر مێدیاکانەوە دەیانوت گرێبەستێکمان کردووە کە ئەمان باتە سەر ڕێڕەوی سکەی جیهانی سوتەمەنی و نازام کۆمەڵە شعر و شانامەی تر کە ڕیزیانە کرد ئەی بۆ خەڵکی بردە سەر ڕێڕەوی سکەی سەرەی بانزین ئەی قەرار نییە یا خەڵک کەسانێک کە هێنن لە میدیاکانیانەوە ئەڵێن بەراورد بە جیهان ئێمە دۆخی سوتەمەنیمان دۆخیشی گونجاوە بەراورد بە کام جیهان بە وڵاتەی کە بە چەندین ترانزیتی وڵاتی عالەمیان نەوتی خاوە کڕێن لە تۆ و لە عێراق و لە سعودیە و لە چۆن نەوتە باتەوە بۆ وڵاتەکەی وەی کا بە بانزین و بە نرخێکی گونجاوی فرۆشێتەوە بە هاوڵاتیەکانی بە وڵاتەی کە ئاستی بژێوی تاکی دووقات و سێقات و پێنجقاتی تۆیە تۆ خۆ بەراورد کە بە وڵاتێک کە نەوتی هەیە خۆ بەراورد کە بە وڵاتێک کە ئاستی بژێوەکەی وەکو ئاستی بژێوەکەی تۆیە تۆ سەرچاوی دارایەکانی چین لە ماوەی ڕابردووە کە بەدەستخۆتەوە بۆ چی بووە نەوتت فرۆشتووە داهات سەرچاوی سروشتیت هەبووە و خاڵی سنووریت هەبووە داهاتی ناوخۆت هەبووە باج و ڕسومات و گۆمرگت لەسەر خەڵک زیاد کردووە هێشتا نەتوانیوە ئاستی بژێوی ژیانە هاوتا بکەیتەوە لەگەڵ ئەو وڵاتانی کە وەکو تۆ ئیدارەی حکوومەتەکایان آخر زۆر ناڕەوایە تۆ بڵێ وەڵا خۆ لە دنیاە ئێستاش نرخی بنزین و سوتەمەنی بەرزە لای ئێمە ژەگەر 1500 دینار بێ گونجاو نییە بۆ وڵاتێکە
خۆی خاوەنی نەوتەکە بێ پاڵاوگاکە لە خاکەکەی خۆیان بێ کری گواستنەوەی کەمی لەسەر بێ یعنی هەموو ئەمانە هی خەڵکەکەیە هی بەرهەمە ناوخۆیەکەی خۆتە یعنی خێرە لێرەوە تۆ بنزین و گاز و غاز بنێری بۆ ئەفغانستان و بۆ ئێران و بۆ دەرەوە و بۆ تورکیا و بۆ ئەم وڵاتانی بفرۆشی خێر بکە بەردەوام تەنکەرت لە ڕێگا بێ بەڵام بۆ ناوخۆ نەتوانی بە نرخێکی گونجاو دابینی کەی کەسانێکمان بۆ بێنی پێمان بڵێ وەڵاخۆ لە جیهانیش نرخی سوتەمەنی بەرزە بۆ تۆ ئەوروپای غاز لە ڕوسیاوە بۆ بێ کاک جوانڕۆ هیچ شتێک ڕوویداوە بۆ ئەو شەڕەوە مەسەلەن لە پڕ ئاوای هات ئەزانی ئەوەی خۆیان ئەزانی قسەکە سەرەوەیەکە ئەوەی خۆیان ئەڵێن ئەگەر وەکو بەڵگە و دوکۆمنتی ژوەریگرین قسەکە لەسەر ئەوەیە کە هەموو قسانی من بە دوایە ڕۆشتم جۆم لێگرتووە یەک بابەت باسەکەن ئەڵێن ئێمە موادێکمان بەکارهێناوە بۆ ئەوەی کە ئەم نەفتایە پێی بکەین بە بنزینی محەسن ئەم موادە کە پێشتر هاتووە لە ئێرانەوە هاتووە تەنێکی 1500 دلاری پێما بێ دەڵێن لەسەر ئێمە کەوتووە ئێستا بۆ بە 3000 دلار باشە ئەی بنزینی نۆرمال چی گۆڕاوە کە بەم نرخە بنزینەکە گران بووە ئەی لەو بڕێی کە بازرگانیە هێنرێ یعنی کاکزانە تۆ سەیریکە کە نرخ بەرزە بێتەوە لە چواردەورمان ئۆتۆماتیکی هەلە هەرێمی کوردستانیش یەکسەر نرخەکە بەرزە بێتەوە بەڵام کە نرخ دابەزێ ئەڵێن وڵا گران کڕێومانە پێیە چێتان نرخەکە دابەزێ هیچ کاتێ لەگەڵ چواردەورە نرخدا نابەزێنن خێرە تۆ یعنی ئێستا لە دووسێ ڕۆژی ڕابردووە بینیمان لە هەولێر زۆرینەی بنزینخانەکان نووسیان بنزینی محەسنمان نییە نۆرمالمان نییە ئەی ئەمڕۆ کە ئازاد کرایەوە من خۆم لە هەولێر بووم زۆرێک لە بنزینخانەکان نووسیوانە محەسن هەیە نۆرمال هەیە بەڵام بەچی بە نرخی ئەمڕۆ خۆ هەر لە سلێمانیشا فەرقی 200 دیناری هەیە بەڵێ بەڵێ ئەزانی قسەکە لەسەر چییە قسەکە لەسەرەوەیە کە لە هەولێر کە قرارەکە درا بنزینخانەکانیان ناچار کرد کە ئەم قرارە جێبەجێ بکا بنزین بۆ محەسن بە 1000 دینار بات و نۆرمال بە 850 و ئەوی ناویان ناوە پاڵپشتی کرا و بە 750 دینار زۆرینەی بنزینخانە نووسی نییە بەڵام بە نرخە بازرگانیەکەی لە سلێمانیا بنزینەکە هەیە قرارەکان پێویستەکە لە حکوومەتی هەرێمی کوردستان قراری موحد بن و بڕیارەکان کە ئەدرێ بڕیاری تاگلایەنە نەبێت بڕیاری دەستە جەمعی بێت و بە نەوعی دیریاسە بکرێت یعنی با من یەک نمونەت پێ بڵێن وەزارەتی سامان سروشتەکان ئەڵێ نرخی هەر لیترێک بنزین 850 دینارەکەوێت بنزینی محەسن بەرامێنانەکەی 850 دینارەکەوێت ئێستا ئەڵێن وڵا پێشنیارێکمان لە بەردەستە دیراسەمان کردووە ئەم محەسنە هەتا 1300 بدرێ ئاساییە بەڕێزان هەر معلوماتەکانی خۆتان زۆر نادروستن یعنی چێ ڕەوایەتیەیە بەوەی کە تۆ 450 دینار خێر بۆ هەر لیترێک بنزین پێت ئاسایی بێ بفرۆشێتەوە یا لە بەرهەمێنانەکان ڕاستمان لەگەڵا ناکەن یا لە فرۆشتنەوەکان نابێ بۆ نرخە بفرۆشێتەوە مادەم ئێوە وەکو وەزارەتێ پێتان وایە و ئەڵێ معلوماتمان هەیە خۆمان چاودێریەکەین 850 دینار لیتری بنزینی محەسن ئەوەنداکەوێت لە هەتا بنزینخانەکە ئەی خێرە چاوپۆشیەکەن لەوەی بدرێتەوە بە 1300 دینار قسەکەی سەرەتایە بازرگان و کۆمپانیا قرارێن لەسەر ئەمە بۆ لە بەروی حکوومەت ئەوەندەی دەستی شل کردووە بۆ کۆمپانیا ئێستا بێ کۆمپانیا ڕزان کۆمپانیا خۆ بۆ خەڵکێک نییە کۆمپانیای خەڵکی ڕەش و ڕوود ناکات کۆمپانیای زەبەلا بۆ پشتیوانی ئەو قسەی کاک جوانڕۆ من بە دوواداچوونم لەو سێ ڕۆژی ڕابردوو بۆ هەندێک لەو ئەو نرخانەی کە باسی 850 دینار و ئەوانەیە کرد بۆ حەسەنەکان ئەڵێ من بە 1100 دینار ئەگاتە دەسم بەچی بیەم بە 850 دینار ینی بازرگانەکە وا ئەڵێ بە متمانێکی زۆر بە دوواداچوومان بۆکە قسەکەشی ڕاست ئەخۆ بێ هیچ نەوێ 50 دینارێک خازەسەی تا هەر هیچ نمبەسوفی ڕۆژان ئەگەر خێریش نەبێ بەزەرێت بۆ بنزینخانەکەی بەڵێ قسەی کاک جوان ڕاستە جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان قسەکانی خۆیانە لە ئەمڕۆ دوێنێ و سبەینەیانە ئەمە بلەت هەندی تڕ ناکە ماندوو ناکە باشە کاک سەرخێڵ لە سلێمانی خۆ لەوێش لە سلێمانیشە ئەوە نیە لە نرخەکان ڕازی بین مەسەلەن 750 هەیە تا ڕادەیە کوالەتی باشترە لە 850 لێک دوو بنزینخانە من پێم شک دێ بە دوواداچوونێکم کردووە هەرتەیەکەی وەکو کابرا ئەڵێ ئەمڕۆ گەنجێکی هەولێر بووسا تەکسی بوو دیگو برام بیپسیان دایتە من ینی ئەوەی سلێمانی بۆ ئاوایە ینی تا ڕادەیەک ئیدارەدانەکە ئەگەرچی ئەویش بازرگانانە بوو بەڵام باشتر نییە بزانین چۆن خەڵک ئەگەر ئەچوو بۆ مەخمور چۆ بۆ مووسڵ بنزین بکڕێت کاکەزانە ئەوە بەشێکی کار ئاسانیکردن بۆ بازرگانەکان
ڕاستە ئێستا ئەگەر لە کاتی دروستبوونی گرفتە ئەبێت دەست بۆ هەموو لایەنەکان بین بۆ چارەسەرکردنی گرفتەکە کە گرفتەکە بە خۆمان چارەسەر نابێت بە هەولێر چارەسەر نابێت ناتوانین لە عێراقەوە بەنزین بین ئەبێت دەست بە هاوکاری بازرگانەکان بکرێت کاراسانیان بۆ بکرێت بۆی ئەوان بێن هایبک هاوکاری خێرانەکە بن هیچ نەبێن نرخەکە بۆ شێوازە بەرز نبێتەوە کە زیاتر بارگرانی بێت لەسەر شانی خەڵک هەتا دینارێک کەمتر بێ بۆ خەڵکەکە باشترە ئەو جیاوازی نرخەکان لە سلێمانی تاوەکوونێ هەولێر ئەوەیە کە لێرە کاراسانی کراوە بۆ بازرگانەکان تەمەناکەین بەیانی و بۆ داهاتووتر هاوکاری زیاتریان بکرێت چونکە لە ڕابردووش من بیرم دێت لە ڕێگەی پارێزگای سلێمانیەوە کە ساڵی 2010 و 19 ئەوانە بوو گرفتێکی کە دروست بوو وەکو ئەمڕۆ نرخی سوتەمەنی بەرز بۆ کاراسانیان کرد بۆ هێنانی سوتەمەنی لە ڕێگەی ئێرانەوە سەرپشتیان کردن کۆمپانیەکان و کاراسانێکی زۆر باشیان بۆ کردن کە نرخی بەنزینیان زۆر بە خێرایی دابەزان دەخوارەوە هیوادارین ئەو کاراسانیانە بکرێتەوە بۆی ئێستش لە شوێنەکانی کەش چاولەکەری بکرێت بۆی کە بارگرانی لەسەر شانی خەڵکن بەڕاستی خەڵکمانوە کاکزانە خەڵک لە هەموو بارودۆخەکەی مانوە لە نەبوونی موچە لەو چەند ساڵەی قەیرانی دارایی ئەوە کارەبا ئێستا نرخەکەی بەرز بۆتەوە چۆتە سەر نرخی 24 کاتژمێری و بەحساب کارەبای بەردەوام بەڵام لەو لاوە کارەبا بە مۆلیدە پڕەکرێتەوە مەسروفی مۆلیدەکەش وەکو جاری جاران هاتوۆتەوە سەری لێەوە کە نرخی کارەباش بەرزە جا گرفتێکی کە بۆ خەڵکە زۆر مشکیلەیە ئەو کیلوواتێک کە سەرفیەکەی ئەگەر بشکێنرێتەوە بۆ 20 ڕۆژ نرخێک دێتەوە ئەگەر بشکێنرێتەوە بۆ 25 ڕۆژ نرخێک دێتەوە ئەگەر بشکێنرێتەوە بۆ 30 ڕۆژ نرخێکی کە دێتەوە ئانی تۆ سەری ئەم جیاوازیە ئەم بازرگانیکردن بەسەر حساباتی کارەباوە چەند خراپە لە دوای گرانی بازار لە دوای بەرهەمە ناوخۆیەکان کە بەو شێوازە ئەیبینین هیچ پلانێک نییە بۆ ساختکردنەوەی جوتیارەکان لە بڵگەنم ئەمساڵ لە زەرەرابوون جوتیاری شوتەماتە ئەمانە هەموو لە زەرەرابوون بەبێ جیاواز ئەو قسێ وڵی بێ پاکانە بکەی لە مشتێک بڵێ کاکە وڵی خەب مەبەستم ئێوە نیە تۆخەکەوای لە هاتووە بێ مەبەست پارتی نیە کاکە مەبەستمان پارتی نیە بەڵام ئەمە حکومڕانیە بەیەکێتی و بە گۆڕان و بە پارتی و بە هەموویەوە خەلەنمان زۆرە بەداخەوە خۆزگەوانە بووە خۆزگەی ماداب نیشتینە ئێستا کاتی ئەوە نییە حکوومەتێک پێک بێ بڵێن وەرن تەکبیرێک بکەین لە حاڵی کوردە بەرەوەڵە کاکەزانە چۆن کاتی نییە ئێستا گەورەترین گرفت بۆ ئێمە ئەوەیە کە ساڵ و دیوەکە ساڵ و زیاترمان کرد پەرلەمان بێڕۆڵ کراوە ئەمە دۆخمان زۆر خراپ بەڵێ ئەمە زۆر دۆخمان خراپ چکە لە بەرەی خەڵک دەستی ئەگا بێمە بەڵام دەستی ناگا بە جێگەکانی ناو حکوومەت وەزائیدەن چەند زیاتر لە ساڵونیوەکیش پێش پەرلەمان هەڵبژاردننی پەرلەمان و حکوومەتی کاربەرەکەمانێ و حکوومەتی کاربەرەکە ناچێتە ژێرباری کاربەڕێکردن حکوومەتێک بە ئارەزوی خۆی لە هەر شوێنێک بێ دەسەڵاتەکانی بەکارێنێ لە هەر شوێنێک بێ دەسەڵاتی کاربەرەکەی بەکارێنێ ئەمە نادادێکی زۆر خراپی دروست کرد درۆخی خەڵکی زۆر خراپتێکەوە بەرەوەڵا ئێستا ئێمە تەمەنامانە کرد حکوومەتێکی جوانی پاکی ڕەشیدمان هەبوایە بیرمان لە چاکردن کردایەت و بیرمان لە پلان و بەرنامەی داهاتووتر و باشترکردنی گوزارانی خەڵکی بکردایەتەوە لە شێوازەکانی خزمەتگوزاری بکردایەتەوە نەک حکوومەتێک لە باجا لە ئەوروپا بچێت لە ژیانی خەڵکیش لە مۆزەمبیق بچێت زۆر باش کاک جوانڕۆ ئێستا لە سلێمانی 1950 دەرماڵوانێ 1350 بێژن کاکاروان محەسەن 1500 وانێ ئەم سەیە کاروان تا کاروان زۆریشی بە بەنزینەوە کاروانەکان باشە ئەمە ئەگەر پلانێکی مەدروست هەبێ لانی کەم مەسەلەن دەستیسا ئەو ساڵی کە کاک سەرخێڵ باسی کرد بانگەوازێکیان کرد بۆ بازرگانەکان کۆمەڵێک ڕسومات و شتیان لەسەر کەمکردنەوە وتیان بەنزین داخەڵکەن وانە بوو ئەو کاتە بیرمە بەرنمەیەکیشمان کرد لەگەڵ کاگمەلایەسن بیریان کۆمەڵێک پلان ئەوهاتە پێشەوە تا ڕادەیەک دابەزی ئەمە ئەگەر بیر لە شتێکی وا بکرێتەوە گە حکوومەتداریەک هەبێ ئەگەر حکوومەتێکی تۆکمەی خاوەن قەراری تۆکمە هەبێ وەڵاهی من پێشکەشکارم لێرە هەندێک بڕیار هەیە ئەبێ دیراسی کەم بزانم چۆن بەرنامەکە ئەەکەم کە بزانم بە قسەم ناکرێت وەخە خۆمازێنم ئەخە بەڕاستی پێشکەشکار یەک بەرنامەم یەک بەرنامە خۆڵای مەبەستم کەس نییە بەڵام سوێن زۆر مەبەستم کەس نییە سوێن خۆی کاکە چۆنا ئەزانی چۆن ئێستا کابرەکە ئەڵی بەنزی خراپە پێیان وایە مەبەستت ڕێک خودیەوەی کاکە تۆ بمسەرۆ حکومەت من چی بکەم بۆ بسەرۆ حکومەت نیم ینی ناکرێت ئەمە بکرێت مەسەرەن بڵێن بازرگانەکانی سوتەمەنی لە سلێمانی لە هەولێر لە دۆگ لە هەڵەبجە گەرمیان ڕاپەڕین سۆران کوێ وەرن دەرگایەکتان بۆ کەینەوە کاکە جان 1500 بە 1350کە سۆپەر بێ 1150کە محەسەن بێ 950 لانی کەمەکو ماوەی ڕابردوو نۆرمال بێ
ئەزانی قسەکە لەسەر چییە ئەوەی کە جەناب تەڵی لە مەوزوعی زۆر بە دوای ئەستە پاشی ئاگەڕێم لە مەوزوعی بێپلانیەکە ڕۆژی 2/7/2026 وەزیری سامانە سروشتیەکان بە بڕیاری ژمارە 2364 بۆ بازرگەکانی ئاسایشی نووسراوێکی بۆ کردوون کاڵێ ڕێگە بن بازرگانەکان بانزینی بازرگانی داخلی هەرێمی کوردستان بکەن لە پێناو بەرژۆندی خەڵکو و ئەو شتانی تر کە نووسیوێتی بۆ دابەزانی نرخی بنزین چی دابەزان بنزین گران بوو دوای نووسراوەزانی بنزین دوای نووسراوە گران بوو پەیوەندی بە چیەوە هەیە ئەم وەزارەتە ڕاوێژکاری نییە ئەم پەرلەمانەی کە کارای ناکەنەوە لیژنەی سامانە سروشتیەکانی نییە کە بە دوواداچوون بکا بۆ ئەوەی کە بزانێت چی لە بەرژۆندی خەڵکایە ئەم وەزیرە و بریکارەکەی و خەڵکانی تر بانکا بڵێ بێ زەحمەت ئێوە بە پێی دراسی ئێمە ئەبێ ئەم ڕێکارانە بگرنە بەر بۆ دابەزاننی نرخی سوتەمەنی لە هەرێمی کوردستانە بەڵام قسەکە لەسەرەوەیە کە تۆ قەناعەتەکەت بۆ پەرلەمان بۆ حکوومەت بۆ کاری پێکەوەی چییە ئەگەر قەناعەتت پێیەتی ناکەویتە ئەو دۆخەوە کە نووسراوەکەت هیچ سنتێک لە نرخی بنزین کاریگەری نەبێ لەسەری زۆر قورسە لە نووسراوی وەزیری سامانە سروشتیەکان هیچ کاریگەریەک دروست نەکا لەسەر نرخی بنزین ئەوەی کە ئێستا لە دنیاە گوزەرێ هەموو ئەوانەی کە لە بوارە ئابوووریەکە ئیشەکەن ئەزانن کە ئەو بەرپرسانەی ئەو وەزیرانەی لە عالەمە ئیدارەی دارایی و ئیدارەی نەوتێن هەموو قسەیەکیان تەسیر لە بۆرسەی عالەمیەکە ناکرێت تۆ وەزیری هەرێمێک بی قسە و تەسیر لە 50 سنتی لیتری بنزین نەکا لە ناو هەرێمەکەی خۆتە قسەکە لەسەرەوەیە کە ئەگەر قەناعەتێک بێ کە ئێمە حکوومەتێک دروست ببێ کە حکوومەتێک بێ کە بەرپرس بەڕاستی بەرپرس بێ قەرار بەدەست بەڕاستی قەرار بەدەست بێ پێویست نەکا کە تۆ لێرە پاکانە و ئەسۆپاچی پیشان بێ بەڵێ ئەمە ئەرچی وەزیرە ئەرچی حکوومەتە ئەرچی سەرۆکی حکوومەتە ئەرچی هەر وەزیرێکی ترە بەرپرسیارەتەکە هەڵبگرێ ئەمە ئەرچی پەرلەمانە بە دوواداچوون بکە لێ پرسینەوە بکە نەتیجەکەی هەرچیە بێ قبوڵی بکە یعنی بەڕاستی ئەم بەرپرسانی هەرێمی کوردستان زۆر باز لە گرنگی قەواری هەرێمی کوردستانەکەن کە لای ئێمە ئەمە هێڵی سوورە بەڵام ئێمە ئەم پەرۆشیە لەوانە نابینین ئەزانی بۆ کاکزانە ئێستا خەڵکی هەرێمی کوردستان چاوەڕێی لیژنەی پەرلەمانی عێراقا کە لێپرسینەوە بکە لە وەزیری نەوتی هەرێمی کوردستان لە وەزیری سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان وەزیری نەوتی عێراق بەشکم بە دوواداچوونەکانیان نەتیجەیەکی هەبێ لەسەر بڕی بنزینی پاڵپشتیکرا و نرخەکەی لە هەرێمی کوردستانە ئەی بەرپرسانی باڵا لە هەموو هێزە سیاسیەکان کە لە هەرێمی کوردستان پەرلەمانتارتان هەیە لە پەرلەمانی کوردستان ئەی قەرار نییە لەم پەرلەمانی خۆمانەوە لێپرسینەوە لەسەر ئەم بابەتە بگرێت ئەی قەرار نییە خۆتان سەگەر پەرلەمان ئێوە وەکو پەرلەمانتار متمانەتان بدا بە کابینەیەک من ئێستا بە ئێوە مەوت ئێوە بۆچی بە دوواداچوونتان نەکرد بۆچی وەزیر بانگێش ناکەن بۆچی مدیر عام بانگ ناکەن بۆچی بریکار بانگ ناکەن قسەکە لەسەرەوەی ئێوە خۆتان زۆر باسی هێڵە سوورەکانی هەرێمی کوردستانەکەن بەڵام خۆتان دەرگاتان کردوتەوە کە ئێستا لە برێوی پەرلەمانەکەی خۆتان لێپرسینەوەتان لێ بکات و بە دوواداچوون بکات و دەرەنجامتان باتێ بۆ چارەسەرکردنی ئەم پرسە چاوەڕێن لە عێراق و بڕیار سەپێنرێ بەسەرتانە وەگەوەی کە ڕۆژی ڕابردوو ئەڵێن ئەم 50,000 سەپێنراوە بەسەرمانە ئەی ئەگەر تۆ پەرلەمانەکەی خۆت حرمەتی بگری و کارا بێت و ئەرچی خۆی بەڕاستی کە نوێنەرایەتی خەڵکە بیکە کە یاسادانانە بیکە کە چاودێریکردنە بیکە بتوانێت لێت بپرسێتەوە تۆ چ پێویستت بەوەیە کە عێراق بڕیار پسەپێنێ بەسەرتا هەموو ئەو بڕیارانەی کە پێویستەکە لەگەڵ عێراقا بۆ گفتوگۆ بۆ ڕێکەوتن بۆ بڕی بنزینە نەوتە داراییە هەر شتێکی دیکەیە پێویستەکە ئەمە لە پەرلەمانەکەی خۆتەوە هەموو هێزەکان پشتیوانی بکەن تۆ بڕۆی بە پشت ئەستوری میلەتەکە دانووسانی لەسەر بکەیت بیرمە لە بەرنامەی ڕابردوو من و جەنابەت باسی ئەوم کرد کە وتم ئەمە بۆ مێژووەڵێم مەترسیەکی گەورە لەسەر ئایندەی ئەو بودجێ پشتی بودجێ هەیە کە بۆ هەرێمی کوردستان دابین نەکرێت مەترسی لەسەر ئەو بڕی بنزین و نەوتە هەیە کە بۆ هەرێمی کوردستان دابین نەکرێت بفەرمونون ئەو نەکەم تەرخەمی و بێباچی کرا لە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان و پێگەنانی حکوومەتێکی باش ئێستا وەزارەتی دارایی عێراق کەوتۆتە دیراسەکردن بۆ ئەوەی کە وردە خاڵە گشتیەکان و هێڵە گشتیەکانی یاسای بودجە لە عێراقا داڕژێتەوە هەرێمی کوردستانیش تەماشاکەرە بزانێت لەم یاسای بودجەیە چەندی بەشێن ئەی تۆ کە دەستوور ڕێگەی یاوی کە تۆ خۆت یاسای بودجە لە پەرلەمانەکەی خۆتەوە دەرچوێنی و ببێ بە بەشێک لە پرۆژە یاسای بودجە لە عێراقا ئەو کاتە نەک پەرلەمانتارێ 100 پەرلەمانتار نەتوانن بەپێی دەستور دەستکاری پشک و بڕگەکەی تۆ بکەن کە یاسایە و لە پەرلەمانەکەی خۆتەوە دەرچووە ئەی چاوەڕێی چیەکەی سەیرەکەی عێراق چ ڕەحمێکت پێ بکە کاکزانە ئێمە زۆر سەریح بین بەرامبەر بە پارتی بە یەکێتی بە گۆڕان بە هێزەکانی تر بە هەموو هێزانی کە پەرلەمانتاریان هەیە لە پەرلەمانی کوردستان لە ئانوساتێکی مێژووی گرنگین گۆڕانکاری زۆر گەورە لە ناوچەکەمانایە گۆڕانکاری زۆر خێرا لە ناوچەکەمانایە خۆمان
بەرپرسیارانە دەست نەخینە سەر برینەکانی خۆمان چارەسەری برینەکان نەکەین کەس ڕەحممان پێ ناکە عێراق دانانیشە شەڕی بکە پەرلەمانتارەکانی عێراق حکوومەتەکەی عێراق ئەوەندەی بە دوای ڕەزامەندی هاوڵاتیانی عێراقەوە ئەوەندە ئیشان بە ڕەزامەندی هاوڵاتی هەرێمی کوردستان نییە هێزە سیاسیەکان ئێوەن لە هەرێمی کوردستان ئیشتان بە ڕەزامەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ئەوە ئێوە نەبێ ئەم شەڕ بکەن ئەوە ئێوە نەبێت دڵسۆزانە لەم قسانی ئێمە تێبگەن قسەکەی جەنابەت بە مەبەست بێ یا بە مەبەست بێ ئاڕاستەی کەسێکی دیاریکراو بیانە بێ ئەبێ دیوە دڵسۆزانەکەی وەربگرین لە پێناو تێپەڕاندنی ئەم دۆخێکە لە هەرێمی کوردستانە گوزەرێ ئەو ئێستاش پامنێری کورسات نیوز ئەڵێ دەنجی تەقینەوەیکی گەورە لە نزیک فڕۆکەخانەی ئەولێر بیسترە ئەمە حاڵەکە خەڵک بەنزینی نییە کارەبای نییە موچە چارەنووسی دیارنێ دیسانەکەوێتە 15 چەندی مانگ گوێش لە دەنجی تەقینەوە بێ پێویستی بە حکوومەتێکە من کەس دۆستمانە خۆمان دۆستی خۆمان نەبین تەقینەوەیەک لە هەولێر لە سلێمانی لە دهۆک پرژ و برین و ئازارەکەی بۆ سەردڵی هەموو هاوڵاتیەکە پێویستەکە هێزە سیاسیەکانیش بەم ڕۆحێتە سەیری وەزع بەڵێ کاک جوان ڕۆ کاک سەرخێڵ من پێشنیازێکتان بۆ کەم هاوڕێیانە وەکو پێشکەشکار و ڕۆژنامەنووس ئەگەر چی ئێوە پەرلەمان کارانی و متمانەتان نەداوە بۆ حکوومەتە بەڵام داواتان لێکەم لێرە لە سلێمانی لە هەڵەبجا لە شارە زۆر گەرمیان ڕاپەڕین لەگەڵ هاوڕێکانتان بە دوواداچوونێک بۆ سەری بەنزینەکان بکەن لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و دەستگا ئەمنیەکان لانی کەم کەسێک کە ڕەنگە هەندێک خەڵک هەبێ واسەکاری بکە هەندێک جار مەسەلەن غەدر لە ساق تەکسیی هەژار کابراایکی هەژار بکرێ هیوادارم ئەوە بکەن بە دوواداچوونێ بکەن ئەگەر قبولتان بۆ پەیوەندی بە پەرلەمانتارەکانی تریشۆ بکەن ماوەی هەفتەیە زیاترم بە دوواداچوونەمان کردووە هەر خۆتان بێگومان شەو چوینەتە لای ئەو خەڵکی کە سەری بەنزین نەگرێت ئێستا لەگەڵ ئەو لایەنانی کە لە وەزارەتی سامانە سروشتیەکان و بەڕێوەبەرایەتی دابشکردنی سامانە سروشتیەکان لە پارێزگاکان قسەمان کردووە باشترین حەلکە پێیان بێ ئەو کۆبوونی خۆراکەیە کە دروست دەکرێت کە بەو هیوای بەڵێ ئەو کۆبوونەی کە پێیدا بەشەکرێت بەڵام هەندێک جار ئەڵێ کابرا لە سەرەوەستاوە بینی دوسێ سیارەی ترە ڕای شەڕ دروست بوو ئەمڕۆ دوێنێ لەسەر ئەم بابەتە قسەکەیان بۆ ئێمە وەڵامەکەیان بۆ ئێمە ئەوەیە کە بە کۆبوونەکە چارەسەریان بابەتاکەن کە لانی کە دەستگامنیەکانی پۆلیس بەتایبەت کە لەوێت داوەشکاری ئەکات مەسەلەن زەبط و ڕەبتی کاکەزانە بەڵێ من ئەم بەیانە لە بەنزیخانەی کازیوە مراقبی وەزعەکەمان کرد بۆیە ناوی بەنزیخانەکە شێنم بۆی بە دیاریکراوی زانن ئێمە نەک بە دوواداچوون بۆ سەری بەنزین کاکەزانە ئەمە هەر لە سەرەتای 3 مانگ 4 مانگی دوای هەڵبژاردنەکان و دوای دەستوێن خواردنمان کە سێرمان کرد زوروفی پەرلەمان بەرەو باشی ناڕوات پەرلەمان بەرەو ئاراسێکی بێ ڕۆڵکردنە ڕوا بەرەو دواکەوتنی ڕێکەوتنەکانە ڕوا لەگەڵ هەندێک لە هاوڕەکانمان لە فراکسیۆنە جیاوازەکان بە خۆشحاڵی و هەردوومان لێرە کە ئامادەین لە ئەو گروپین کە نووسنگەمان ئەکتیف کردوێتەوە لە سلێمان لە هەڵابجە لە هەولێر لە شوێنەکانی کەش برادری کە هەیە لە فراکسیۆنەکانی کە بە ئەمە بەتەنها باسی خۆمان نەکەین بە دوواداچوونمان بۆ زۆر گرفتی کە کردووە بێجگەلەوەی کە ڕۆژانە لە نووسنگەی پەرلەمان بۆعید ئین بە خەڵک ئەبینین خۆشمان لیژنەیەکمان دروست کردووە ئەچینە قەزاکان ئەچینە ناحیەکان ئەچینە دایرە سەربەخۆکان لە ناو شارە چونێتە بانقەکان چونتە مۆزەخانە ڕۆشتێتە دەم کێشی بەدەم کێشەی خەڵکەوە تەنانەت لەگەڵ ئەم پیاوە بۆ مناسبەی کۆمەڵایەتی ڕۆشتوین تەلەفۆنیان بۆ کردوین گرفت لە بینی خەڵک و معاملێکە هەبوو لە شوێنێکی دیاریکرا و مناسبەی کۆمەڵایەتەکەمان جێشت و ڕۆشتین بەدەم ئەو چارەسەرکردنی و گرفتەوە ئێمە بە دوواداچوونی تەواوەتیمان کردووە ئێمەدا نەنیشتوین لە ماڵەوە وەکو ئەندام پەرلەمانێکی بێڕۆڵ ئەندام پەرلەمان دوو ڕۆڵی هەیە یاسادانان دەچون یاساکان چەگەڵ چاودێریگەن ئێستا کە پەرلەمان نییە و یاسا دەرناچێت ئێمە خۆتوانین چاودێری بکەین بەشی ئەوەی کە حکوومەت گوێمان لێ بگرێت کە هاوکارمان بێ ئێمە بە دوواداچوونی خۆمان مانگرۆ بۆ هەموو سێکتەرەکان ئێستش ئەم بارودۆخە گەرمترین بارودۆخە ئەم مەسائلی بەنزین و سوتەمەنی و گرانی بازار لەم کاتەیە گەرمترین بابەتی بە ئەم ڕۆژگارێ ئێمە درێغیمان لێ نەکردووە و بەردەوامیش ئەبین بەڵام گرنگ ئەوەیە لایەنی معنی کەس بڕیار لە لای ئەو بێ بەدەم داواکاریکردنی ئێمە ئەو بێ بەدەم ئەو شێوازی گرفتەی کە ئێمە دیاریەکەین بۆ چارەسەرکردن ئەگینا هەموو شتێ بێمە ناکرێت ئێمە بەستەن هاتوانین گرفتەکە چارەسەرکەین ئەگەر ئەوان ڕاست بن لەگەڵ ئێمە و بێن بەدەممانەوە بۆ چارەسەرکردنی گرفتەکە ئێمە توانین باشترین پلانیان بینێ بۆ چارەسەرکردن کاتم تەواو بوو زۆر سپاس بۆ بەڕێز خەڵمەزبەدین ئەندامی پەرلەمانی کوردستان زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان سپاسانەکەم بە هیوان جارێکی تر پەرلەمان کارا بێ حکوومەتێکی ئەوەندە تۆکمەمان هەبێ بین
هیوادارین جاری تر هاتین باسی خۆشگوزەرانی بکەین نەک باسی قەیران بە هیوای انشاءالله ئێمە بیرەوە بکەینەوە کە جوانترین خزمەت پێشکەشی خەڵک نەک بیرەوە بکەینەوە خزمەت وزارە سەرەتایەکان بۆ خەڵدابین کێشەی لەسەر بەداخەوە بە هیوایەوەین کە وەکو میوانە بەڕێزانەمان وتیان قەیرانەکان چارەسەر بێ و ئەو دۆخە شتێ پەڕێ و هەرێمی کوردستانیش پارێزراو بێ و کەوەی ئەبینین لە ژێری ئێستای کورساتنی زاڵێ کە دەنجی تەقینەوە بیستراوە ئێمە تقریبان 5-6 مانگێکە بەردەوام ناوە ئەم هەواڵە ناخۆشانە ئەبیسی بە هیوای سەلامەتی بۆ هەموو هەرێمی کوردستان ئێمەش لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتانەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ